ئەم شەو زۆر خۆمان خۆشحاڵ دەزانین وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە درێژەی کار و چالاکیەکانماندا بە خزمەت برایان و خۆشکارمانەکەین لە حکوومەت و پەرلەمان بەم دەورەی شەو ئەو شەو سمینارێکمان سازدا بۆ بەڕێز مامۆستا محەممەد ئەحمەد سەرۆکی دەستگای نون بۆ نزیکەوە ئاگادارن لە کار و چالاکیەکانی سەرۆکی دەستگا و هەروە ڕۆڵ و کاریگەری کۆمەڵی ئیسلامی لە حکوومەت و پەرلەمان.